وا دیارە هیچ هیوایەک نییە، هیچ دەربازبوونێکیش لە ئارادا نییە. وەردومانی بێڕەحمانی ئیسرائیل لە کەرتی غەزا بەردەوامە. تازەترین ڕوودا و پێشهاتەکانی شەڕی ئیسرائیل و حەماس لە تیوارەوە بزانە. 2,300,000 کەس لە کەرتی غەزا کارەبا و ئاویان نییە. بەهۆی بۆردومانی بەردەوامی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزا 100,000 کەس لەو شارە هیچ کوێیەک نییە بۆی بڕۆن و خۆیانی لێداڵدە بدەن. خاکی فەڵەستین کە یەکێکە لە قەرەباڵغترین شوێنەکانی سەرزەوی لە ڕۆژی شەمەوە کەوتۆتە ژێر گەماڕۆیەکی سەخت و بێڕەحمانەی ئیسرائیلەوە. سەرباریەوەش بەردەوام لەژێر بۆردومانێکی چڕی ئیسرائیلدایە بە چەکی جۆراوجۆر، لەوانەش چەکی فۆسفۆر و چەند چەکێکی تری قەدەغەکراوی نێودەوڵەتی. تاکە وێزگەی کارەبای غەزا کە چەند ڕۆژێک بوو بە شێوەیەکی پچڕ کاری دەکرد، ڕۆژی چوارشەممە دوای تەواوبوونی پێداویستی سوتەمەنی کارەبای غەزا پچڕا. بەبێ کارەباش ناتوانرێت ئەو بۆ ماڵەکان بگوازرێتەوە. شەوانە تاریکێکی تەواو باڵ بەسەر غەزەدا دەکێشێت. تەنیا و کاتانە ڕووناکە کە تۆپ و موشک و ئاگری ئیسرائیل بەسەر ئەو شارەدا دەبارێت. هەوڵاتیانی غەزا چرای دەستی بەکاردێن و تەنانەت ناتوانن مۆبایلەکانیشیان بارگاوی بکەنەوە. یەمەن حەمدی تەمەن 35 ساڵ باوکی 4 منداڵە کە منداڵەکەی بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باکووری غەزا وێران بووە. ئەو دەڵێت لە ڕابردوودا هەموو شەڕ و دەستدرێژیەکانم بینیوە، بەڵام هەرگیز شایدی شتێکی خراپتر لەم شەڕە نەبوو. ئەو لە شارۆچکەی بیت حانون لە باکووری غەزە دەژی کە بەهۆی بۆردومانەکانی ئیسرائیلەوە وێران بووە. لە نەخۆشخانێکی شاری خان یونس لە باشووری غەزا کە سوکاری قوربانیان لەسەر شەقامڕی زیان گرتووە بۆ وەرگرتنەوەی تەرمەکانیان، هەر لە سەرەتای شەقامەکان تەرمەکان دانراون چونکە کولەری تەرمەکان لە نەخۆشخانەکان داخراون بەهۆی نەبوونی کارەباوە کە سوکاریان بێهیوا بوون لە ناشنی ئازیزانیان، بۆ هۆیەوە ناتوان لە کاتی خۆیاندا بە خاکیان بسپێرن و پرسیان بۆ دابنن. ئەمە سەرڕایوەی تەرمەکان ئەگەر هەڵنەگیرێنەوە ئەوە بۆنی تەرمی قوربانیان لە شەقامەکاندا بڵاو دەبێتەوە. بە پێی وتەی بەشێک لە کە سوکاری قوربانیان لە ئێستادا هیچیان لەدەست نایەت و تەنیا نزایەوە دەکەن ڕۆحی ئازیزانیان بە ئارامی بشوودن چونکە ناتوانن بە کۆمەڵ و ڕێوڕسمێکی شایستە بیان بن بۆ گۆڕستان. ئاژانسی ڕۆیتەر چاوپێکەوتێکی لەگەڵ ژمارەیەک هەوڵاتیان لە غەزا ئەنجامدا و زۆربیان هەمان بۆ چوونی یەمەن حەمدی 35 ساڵانیان هەبووە. هەستی ترس و بێهیوایی باڵی بەسەر هەمویان داکێشاوە لە بەرامبەر ئەو توندوتیژەی بە ترسناکترین و خراپترین توندوتیژی وەسفیان دەکرد کە تا ئێستا بینیویانە. هەوڵاتیانی غەزا دەڵێن گیریان خوارد و ڕێگای دەرچوون نییە. ترسیان لەوە هەیە کە بارودۆخەکان خراپتر بن، لەوانەیە گەری لەشکرکێشی زەمینی ئیسرائیل لە ئارادا بێت کە بە کوشندەترین هێرشی چەکداری ئیسرائیل دادەنرێت بۆ سەر وڵاتەکان لە ماوەی 75 ساڵی ڕابردوودا. ئەو هەڵمەتە لە ناکەوەی کە ڕۆژی شەممە لەلایەن چەکدارانی حەماسەوە دەستی پێکرد کاردانەوەی خراپی ئیسرائیلی بەرامبەر هەوڵاتیانی فەڵەستین و بە تایبەت کەرتی غەزا لێکەوتەوە. ئەمەش لە کاتێکدا بوو کە چەکدارەکانی حەماس بەسەر کۆمەڵگەیەکی گوندنشینی ئیسرائیلیان دادا و سەدان کەسیان کوشت و دەیانی دیکەشیان بەدیل گرت. لەگەڵەوەش تەرمی بەشێک لە قوربانیەکانیان بە شەقامەکاندا نمایش دەکرد. هێرشەکانی بزوتنەوەی حەماس لەلایەن ئەمریکا و حکوومەتەکانی دیکەی ڕۆژئاوەوە ئیدانەکردنی توندی بە دوای خۆی داهێنا. هەر لە سەرەتای دامەزرانیەوە لە ساڵ 1970 حەماس داوای لە ناوبردنی ئیسرائیل دەکات. بۆیە لەلایەن ئیسرائیل و ئەمریکا و یەکێتی ئەوروپا و کەنەدا و میسر و ژاپۆنەوە ناوی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی ناسێنراوە. قوربانیانی مەدەنی یۆاف گاڵاند وەزیری بەرگری ئیسرائیل بانگەشەی سڵکردنەوەی هەڵمەتە سەربازیەکەی بۆ سەر غەزەدا و ڕایگەیاندووە ئیسرائیل حەماس لەسەر ڕووی زەوی دەسڕێتەوە. بیت حانون یەکەم میحوەری هێرشەکانی تۆڵەسەندنەوەی ئیسرائیل بوو. زۆرترین زیانی پێگەشتووە و بە گوتەی دانیشتوانی ناوچەکە ڕێگا و باڵەخانەکان وێران بوون و هەزاران کەسیش ئاوارە بوون. عەلاکەفار گەنجێکی تەمەن 31 ساڵە و دەڵێت ڕۆژی شەممە لەگەڵ هاوسەرە دووگیانەکەی و باوکی و براکەی و ئامۆزاکەی و خەزووری لە شارۆچکەکە هەڵاتون و ئەوان بە ئۆتۆمبیلەکەیان ڕۆشتون بۆ کەمپی پەنابەرانی کەنار دەریا. لەوێ هیوایان خواستووە کە سەلامەتتر بن، بەڵام هێرش ئاسمانیەکان دەستیان کرد بە ئامانجگرتنێ و ناوچێژ بۆیە بەرەو قەزای شێخ ڕەدوان ڕۆیشتن کە دەکەوێتە ڕۆژهەڵات. ئاماژەی بەوەش کردووە شەوی سێشەممە هێرشێکی ئاسمانی کرایە سەرە و بینایی ئەوانی تێدا نیشتەجێ بوون. جگە لەو خێزانە هەموو ئەوانی دیکە کوژراون. بە پێی ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان لە ڕۆژی شەممەوە زیاتر لە 175,000 هاوڵاتی غەزا ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. بەشێک لە کارمەندانی دەستگاکانی فریاگوزاری لە غەزە دەڵێن ئەمە خراپترین بارودۆخە کە لە ژیانیان دابینی بێتیان. هیشام موحەنا و تەبێژی لیژنەی نێودەوڵەتی خاچی سوور لە غەزا ڕایگەیاند زیانە مەدەنیەکانی ئەم جاری فەڵەستین بێوێنن و لە مێژووی وڵاتەدا دەگمەنن.